باز لە گرفتە دەرونیەکانەکەین یاخود یەکێک لە گرفتە دەرونیەکانەکەین ئەویش باز لە خەمۆکی شەوانەکەین لە نێوان کلینیکیدا با بزانین خەمۆکی شەوانە ئاخۆ ئەمە بابەتێکە پێویستی بەوەیە کە تۆ دەرمان بەکاربێنیت بۆ ئەوی کە تۆ باش بیت یاخود نەخێر تۆ پێویستەکە لایفستایلی خۆت بگۆڕیت بۆیە ئەمڕۆ باز لەواکەین با بزانین دیارترین و باوترین ئەو هۆکارانە چیەکەواکات ئێمە تووشی خەمۆکی شەوانە بین ڕەنگە هەریەک لە ئێمە زۆر کات تووشی ئەوە ببین کە شەو خەومان لێ نەکەوێ لە شەوا بێتاقەت بین خەمۆک بین با بزانین ئەمانە پەیوەندی بە چیەوە هەیە ئەو ڕووداوە ناخۆشانەی کە لە ڕۆژا بەسەرمان هاتووە ئەشێت ئەمانە هۆکار بێت بۆ ئەم بابەتەیە خودت چه هۆکارێکتر لە ئەم بابەتەوە هەیە خۆ لە پێش ئەم بابەتەوە هەیە و چارەسەرەکان چیە بێت ئەم بابەتە تاوتۆیکەن لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سعد بەرزنجی کە بەڕێزیان پسپۆڕی دەروونزانی و کۆمەڵایەتین ئێستا زۆر بە خۆشحاڵیەوە لە ستودیۆکانمان لە پایتەختی کوردستان لە هەولێری ئازیزەوە لە گەڵمانەیە بۆ ئەوەی کە باشتر زانیاریمان باتێت لەسەر ئەوە چونکە ڕەوەند بەڕاستی ڕەنگە زۆرینەمان ئەوەمان بەسەراتوێت کە تۆ هیچ کێشەیەکی شت نەبێت ئەو کاتی کە ئەچتێنێ و جێگاکە و خۆت ئامادە کرد بێت بۆی بخەویت بەڵام ئیتر هەر لەگەڵ پاڵکەوتنت یاخود هەر لەگەڵ کوژانەوەی گڵۆپەکە هەز بە خەمۆکیەک بکەی هەز بە دڵتەنگیەک بکەی بەبێ ئەوەی کە بزانانی من ئەوەی ئەگەر من بیڵێم لەسەری ئەو میوانەکەمان دکتۆر سعد ئەتوانێت زانیاری زیاترمان باتێت لەسەرەوە پرسیارێکیشم هەیە لە دکتۆر سعد سەبارەت بەوە بەکارهێنانی مۆبایل لە جێگەکانمانە تا چەند کاریگەری هەیە باشە ئێمە پێشەوەی بخەوین گوزەرێک با بڵین بەناو سوۆشیال میدیایەکەین بەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانیان پەیجەکانە ئەکەین بزانین چی ڕوویاوە چی تۆ لە بەیانیەوە هەستاوی هەموو ئەم شتانەوە بیستووە تۆ لە بەیانیەوە هەستاوی هەموو تەواوی ڕووداوەکان تەواوی ڕووداوە با بڵین هەر ئەو تەوەرەکەی یەکەمان تەواوی ڕووداوە ناخۆشەکانمان بەرگوێ کەوتووە بیستومانە یان بینیومانە بەڵام پیاچونەوەیکی پیاکەین ئەوە ئێستا حادیسەیەک ڕوویاوە لە شاری دوهۆک ئێستا حادیسەیەک ڕوویاوە لە فڵان قەزا لە فڵان ناحیە ئاگرکەوتنەوەیەک ڕوویاوە ئەو کەسە کوژە ئەم ڕووداوانە هەمووی تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئێمە خەوێکی ناڕێکمان هەبێت و کاریگەری هەبێت لەسەرەوەی کە ئێمە بە هۆکاریەوەی خەوێکی ناڕێکمان هەیە بە هۆکاریەوەی کە لە کاتی خۆیان خەومان لێ ناکەوێت کە ئەمە لە ڕۆ تەندروستێکەوە چەندین میوانمان هێناوەتە ئێرە کە پزیشکی پسپۆری تایبەتمەند بوون لەو بوارەیە قسەیان نسکڵ لەگەڵا کردوین باز لەوە کات ئەگەر لەو کاتە دیاریکراوەی خۆتان نەخەوی هەتا ئەو کاتە دیاریکراوەی خۆت کە بۆ ڕۆژی دوای ئەوە بۆ بەیانیا بەخەبەرە بیت کاریگەری تەندروستیە بێت ئەم بەکارهێنانی مۆبایلە تا چەند هۆکارە بۆەوەی کە ئێمە ئەم خەوە ناڕێکەمان هەبێت کاتە بە تاوای ئەم پرسیارانە و کۆمەڵە پرسیاری تریش ئاڕاستی زۆر بەڕێز دکتۆر سعد بەرزنجی کە بەڕێزیان پسپۆڕی دەروونزانی و کۆمەڵایەتی وەکو پێشتر باسم لێوە کرد لە ستۆدیۆکانمان لە هەولێری ئازیزەوە لەگەڵمانەیە دکتۆر سڵاو لێبێ و بەیانی و باش ئەگەر گوێبیستی ئێمە بیت پێمان بڵێ با بزانین مەبەست لە خەمۆکی شەوانە چێ بەگشتی بەڕێستان تۆ چۆن پێناسەیەکیت سڵاو لای وەرجەستان خۆش بیتن بە شێوەیەکی گشتی خەمۆکی بریتە لە باوڵین تێکچوونی میزاجی تاک لە باش بەرەو خراپ ئیدی ئەو تێکچوونی میزاجە لە شەو زیاتر دەبیتن هەمیشە لە بەرەوەی شەو بەخۆی تۆزێک بێداری پێوەیە و تۆزێک تاریکی پێوەیە و کاتێکەوە شەودا دێ و تاک تەنها دەبیتن و بە تەنها دەستە ژوورەکەی خۆی زیاتر کە دەستە سەر جێگای خەوتن با بڵێن ئەوەیە کە هەموو ئەو مەلەفانەی لە مێشتی دەکرێتەوە باشتاتە ئەو کەسە لە ڕۆژە هیچ کێشەیەکی نەبوو ئەوەیە دەنگ زۆر خراپ واتە ئەو کەسە لە ڕۆژە هیچ کێشەیەکی نەبوو بەس بە تەنها لە شاو تووشی ئەم خەمۆکیا بێت نا خەمۆشی کە با بڵێن توش دەبیت تا پەیوەندی بە شەو بە ڕۆژەوە نییە بەڵام لە شەودا لەوەی لە ڕۆژ تۆ سەرقاڵ بیتن یەک لەو شتانێکەوە وا دەکا مرۆڤ کێشە دەرونیەکانی خۆی لە یاد بکە بریتە لە سەرقاڵ بوون لە ڕۆژ لەوەی تۆزێک سەرقاڵ بی بەڵام لەبەرەوەی شەو تەنیایە و لەسەر جێگاکەی خۆی بە تەنیا بەڵێن دادەنیشیتن یان دەستە ژوورەکەی خۆی بە تەنیا ئەو کات تەنیا دەبیتن ئیدی مێشتی زیاتر دەکەیتە سەر ئەو خەمۆکی کەوا هەیەی ئەگەر نا لە ڕۆژیش هەمان کێشەی هەیە بەس لە ڕۆژ لەوەی سەرقاڵ بە تۆزێک بابەتی لابەلا بەڵام کاتێک کە شەودادێ ڕاستەوە خۆ دەستە سەر ئەو بابەتە ڕئیسی ئەو بابەتە سەرەکیەوە هۆکاری خەمۆکیەکەیتی ئەمن هەمیشە ئەوەی بە کەیسەکانم دەڵێم کە نەچنە سەر جێگەی خەوتنیان هەتا وەکو ئەو کاتەی تەواو خەویان دێ
یەک لەو شتانێکەوە دەکە خەمۆکی لە شەوان زیاد بکە ئەوەیە کات و بەبێ ئەوەی خەوت بێتن بچێ سەر جێگەی خۆت یان باڵین هەیە دەڵێ دکتۆرە من ناتوانم بنوم شەوان هەتا وەکو دوو سێ خەوم لێ ناکەوی پێویستە هەندێک وەرزش هەندێک باڵین هەندێک باڵین تەکنیک بەکار بینیتن هەتا وەکو زوو خەوی لێ بکەویت. باشە دکتۆر دواتری لەسەر ئەو تەکنیکانە دواتری لەسەر سەرقاڵ بوو یاخود خەمۆکیتە بوو يعني بە شێوەیەکی ئاسایی خەوت لێ ناکەویتن کات دەڕوا لە بۆ دەنگانی شەو سێ چواری شەو هێشتا هاتووی نەنووستی بە پێچەوانەوە لە 5 و 6 بیاین لەوەیە خەوت بێتن ئەوەش زیاتر لە خەمۆکیەکەی قوڵ دەکاتەوە چونکە سیستەمی خەوی تێک دەچی. باشە دکتۆر دواتری لەسەر ئەوەی ئەو چالاکیان یا تەکنیکانە چیە کە پێویستە ئەنجام بدرێ بۆەوەی کە خەوێکی دروستمان هەبێ و لە کاتی خۆیان ئەو خەوەمان هەبێت. باسێک لە کاتژمێری جەستە بکەین کە لەلایەن هیپۆ تەلاموسیەوە ڕێک دەخرێت کە لە چ کاتێکە بنویت و لە چ کاتێکە هەستیت ئەگەر باسێکی ئەومان بکەیت. بەڵێ بێگومان سیستەمی خەوتن هەروەکو لە وڵاتانی ڕۆژئاوا هەیە پێویستە باڵین لە 8 لە بۆ 9 لە بۆ دوا مۆڵەت بی لە بۆ خەوتن دوا کاتبی لە بۆ خەوتن و هەستانی بەیانیان لە 6ەوە دەست پێ بکە باڵین تاوەکو 6 و نیم نەگاتە حوت ئەگەر بگە حوت یعنی تو تاخیر بووی یاخود باڵین زیاد لە پێویست خەوتووی خەوتنی ڕێک لە هەموو نەخۆشە دەرونیەکان لە هەموو باڵین تێکچوونە دەرونیەکان هەمیشە پزیشکانی پسپۆر ئاماژە لە بەوەی دەکەن کەوا پێویستە زوو بخەوی پێویستە خەوتنێکی ڕێکتەبی یەک لەو چارەسەرانی لە بۆ خەمۆکی دەنرێت تەمان کۆمەڵک چارەسەرمان هەیە لە بۆ خەمۆکی بە پێی جۆرەکانی دەگۆدرێ بەڵام یەک لەو چارەسەرانی لە بۆ خەمۆشیاندرێ ئەوەیە کە خەوتنێکی ڕێکتەبیتن پێویستە زوو بخەوی و زووش هەڵبستی ئەوە باڵین شتێکی ثابتە بەڵام ئەوەی کە ڕوودەدا ئەو ڕۆکە بەداخەوە زۆربەی بەپێی ئەو کەیسانێک کە دێنەلامان خەوتنیان ناڕێکە ناخەون هەتاوەکو دو سێ شەو پاشان دەخەون ئەوە تەنها بریتینە لە تێکچوونی میزاز بەڵکو کیمیایی مێشکێک دەچیتن هۆرمۆنەکان ئیشی خۆیان بەباشی ناکەن جەستەکە بە تەواوی ئیسراحەت ناکەن مێشکەکە بە تەواوی ئیسراحەت ناکاتن ینی هەموو ئەو باڵین ستاندەرانێکەوە هەیە لە ڕووی دەرونیەوە لی تێک دەچیتن لەو حاڵەتەی خەمۆشیەکەی قوڵتر دەبیتن یعنی کەیسێ 5 شەو باڵین 6 بەیانی جاروایە دەخەویتن بێگومان ئەوە ناتوانین چاد بتەوە یان ڕزگار لەو خەمۆشیەکە هەیتی. زۆر باشە دکتۆر بابەتێکی تر هەیە ئەویش ئەوەیە کە ئێمە ڕەنگە زۆر کات کە بڕیاری ئەوین ئیتر بخەوین لە نێو جێگاکە زۆر بیر لە ڕووداوەکانەکەینەوە یاخود بیرکردنەوەی بێسوودمان هەیە لە زۆرێک لە ڕووداوەکان ئەڵین ئەگەر ڕووداوەکان بەم شێوازە بواە ئەکرێ ئەنجامەکەی بەم شێوازە نەرێنیە نەبووە ئەمانە تا چەند کاریگەری هەیە. زۆر باش گوێبیستی پرسیارەکە دەمون چکە دەنگ لای من زۆر خراپە بەڵام ئەوەی کە تێگەیشتم ڕووداوی ناخۆش بەڵێ بێگومان یەک لە هۆکارە سەرەکیەکانی خەمۆکی چەند هۆکارەکێ خەمۆکی لە دەستدانی کەسێک ڕووداوی ناخۆش با بڵین سوودی مانگانەی ئەفرەتان یاخود منداڵ بوون ئەوانە هەمووی خەمۆکی کاتی و خەمۆکی درێژخایەن با بڵین هۆکارن یەک لەو هۆکارانەی دەبن هۆکاری خەمۆکی بریتە لە ڕووداوەکی ناخۆش هەمومان بە ڕووداوی ناخۆش تێپەڕ دەبین بەڵام هەندێک تاک ناتوانێت لە بازنەی بیرکردنەوەی ڕووداوە ناخۆشەکە دەربچیتن واتە ئەوەندە لێکدانەوە لە بۆ ڕووداوەکە دەکاتن کۆمەڵک هۆکاری دیکە بە ڕووداوەکەی دەبستی کە لەوەی پەیوەندی بە ڕووداوەکە نەبیتن لێرپانە تۆڕێکی زۆر باڵێن سەرقاڵ لە مێشکی خۆی دروست دەکاتن بۆ نمونە ئەو کەسە لەو کاتەی مرد ئەگەر ئەومان بۆ قوربان نەدەمرد ئەگەر ئەو هۆکار بوو کەوا بمریتن ئەگەر نەمرد بە ئێستا نەناومان دەبوو ئەگەر لە ناومان بە چی دەکرد لە بۆم یعنی کۆمەڵک وەهم دروست دەکاتن هەموو ئەو وەهمانە خەڵتەوە سەر یەک ئەو خەلەلی کە ڕوودایە کە مردنی کەسەکە لەبیری دەچیتن دەکەوتنەوە تۆڕک کێشە تۆڕک باڵین مەشاکل هەمووی لە مێشکی جەنجاڵ دەبی تاوەکو تووشی خەمۆکی دەبیتن کاتێک تووشی خەمۆکی دەبی ئیدی هەستی ژیان لە دەستدا کەسایەتی خۆی لە دەستدا چونکە ئەمە دووشتمان هەیە دڵتوندیمان هەیە و خەمۆشیشمان هەیە کە بە سێ خاڵی سەرەکی لێک زیاد دەکرێنەوە دڵتوندی ئاسایی ئەوەیە کە هەر کەسێک با بڵین لە فترەکی مەحدود لە ماوەیەکی دیاریکراو دڵی تون دەبیتن هەمومان ئەو حالەتەمان بەسەر دێتن بەڵام خەمۆشی ئەوەیە کە درێژخایەنە باشە دکتۆر دڵتوندی نەخۆشی نییە بەڵام خەمۆکی نەخۆشیە سێمیشیان لە کاتی دڵتوندی کەسەکە کەسایەتی خۆی لەدەست ناداتن بەڵکو هەر حەز بە خۆی دەکاتن بەڵام لە کاتی با بڵین خەمۆکی کەسەکە کەسایەتی خۆی لەدەست دەداتن هەر لەبەر ئەوەیە زۆر جار مەترسیەکانی هەتاوەکو بەداخەوە خۆ کوشتیش دەڕواتن.
باشە دکتۆر هەر سەبارەت بە لێدانەوەی ڕووداوەکان ئەو ڕووداوانەی کە خۆمان بەسەرمان هاتووە لە ڕۆژەکەیە بەکارهێنانی مۆبایل لە ناو جێگەی خەوتنا یان پیاچوونەوەیەک بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیجەکان کەوانی ئەو ڕووداوانەی لەو ڕۆژەیە ڕوویداوە ئەمایان تا چەند کاریگەری هەیە تا خەوێکی ناڕێکمان هەبێت. دکتۆر بەکارهێنانی مۆبایل یان پیاچوونەوەیەک بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیجەکان و ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژدا ڕوویداوە دووبارە پیاە بچینەوە لە ناو جێگەی خەوتنەکەمانە مۆبایل بەکاربێنین ئەمایان تا چەند کاریگەری هەیە تا چەند هۆکارە بۆ ئەوەی کە خەوێکی ناڕێکمان هەبێت. بەڵێ لە کتابی مەبەدیلی هەڵچوونەکانت کەەوە باڵێن یەکە لە بەرهەمەکانی من باسم لەوەی کردێکە زۆر جار تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود سۆشیال میدیا یاخود مۆبایل یاخود هێڵەکانی ئەنتەرنێت دەبنە هۆی زیادکردنی کێشە دەرونیەکان. بنمونە ئەتوو کێشەکەت هەیە کاتێک کە دەستێت سەر شاشەی مۆبایلەکەت هەوڵ دەدەی کێشەکەت لە بیرکەی بەڵام جاری وایە کێشەکەت پێ قوڵتر دەکاتەوە چونکە هەندێک ڤیدیۆ دەبینی هەندێک باڵێن نووسین دەبینی هەندێک منشورات دەبینی بڵاوکراوە دەبینی لە خەمۆکیەکەت زیاتر دەکاتن. یعنی چارەسەری خەمۆکی ئوستازگیان ئەوە نییە کە تاکەکە پەنام با لە بۆ مۆبایلەکەی ئەوە زۆر هەڵەیە خەڵک وە دەکاتن دەرێ بەشکەم خەمەکەم لە بیرکەمی بیرکردنەوەکەم بچی دەستە سەر شاشەی مۆبایلەکەی نا ئەوە ئەوەندەی کە مشکت مادی دەکاتن ئەمە لە بۆ چارەسەری خەمۆکی کۆمەڵک ڕێگامان هەیە کۆمەڵک تەکنیکمان هەیە بەکارتێنین کۆمەڵک چارەسەر هەیە ئەگەر هاتوو لە پرسیارێک لێتان کردم یانەتە بە خۆم لەتان باسکەم چەند ڕێگایەکەوە دەتوانی خەمۆکی پێلەیاد بکەی یاخود تووشی خەمۆکی نەبی یاخود بێت و لە خەمۆچەکەت کەم بکەیەوە بەڵام بەکارهێنانی مۆبایل لەسەر جێگای خەوتن یعنی یەکە لە کاتە هەر خراپەکانی بەکارهێنانی مۆبایل. زۆر باشە دکتۆر چەندە گرنگە ئێمە لە کاتێکا کە بڕیار ئین خەوین ئەو ژوورەی کە تۆ تایە خەوی ژوورێک بێت کە تاو ئامادەکرابێ بۆ خەوتن بۆ منە لە ڕووی ڕووناکیەوە لە ڕووی ئەو جێگایی کە تۆ لە سەری ئەخەوی ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەوەی کە تۆ بیر لەو بابەتانە نەکەیتەوە و بچیتە ناو قوڵای خەوەوە. بەڵێ ئەو بابەتە لە لای مە فەرامۆشکرایە بە تەواوی لەوەی لە جێکەش ئەمن باسم کردیە بابەتی خەوتن و جووری خەوتن لە لای مە فەرامۆشکرایە بە تەواوی ئەگەر نا یعنی بە نمونە ڕۆژێک کەسێک سیسەمی خەوتنی دەکڕی دەویست پارێکی کەمی پێبدا دوکاندارەکە پێی گوتکەوە ئەتوو بەلای کەم ڕۆژانە 8 ساعتی ژیان لەسەر ئەو سیسەمەیە یعنی دەبی پارێکی زۆری پێ بدەیت چکە زۆرترین کاتە لەسەر ئەو دۆشەکە دەخەویتەوە با بڵێن دەبێ ژووری نووسنەکەی خۆت لەوێ پێویستە کوالیتیشی باشی هەبی بابەتی ژووری نووسن بابەتی پێداویستەکان نووسن بابەتی پلەی گەرمی بابەتی ڕۆناچی بابەتی با بڵێن ئەو کەلوپەلانێکەوە لەسەری دەخەوی هەمووی کاریگەری هەیە لەسەر میزازیاتی تو لە بۆ نمونە ئەگەر تو لە ژوورێکی سارد بخەوی کاریگەری دەبی لەسەر دەرونی تو لە ژوورێکی گەرم بخەوی کاریگەری لەسەر دەرونی تو لە ژوورێکی تەواو تاریک بخەوی کاریگەری دەبیتن لە ژوورێکی نیم چڕۆناک بخەوی کاریگەری دەبیتن لەسەر ئامێرێک ئەو دۆشێکی کە لەسەر دەروی کاریگەری دەبی هەموو ئەوانە تەسیریان هەیە لەسەر لایانی دەرونی تو کاتێکەوە بەیانی هەڵدەستی لە خەو بەبێ ئەوەی هەست بە خۆت بکەیت جارێ هەست دەکەی ئەتوو تۆزە هەڵچوونت پێوە دیارە بەڵام لەوەی هەڵچوونەکە پەیوەندی بەو ژوورە نووسنەی هەبیتەوە ئەتوو لێی نووستی. باشە دکتۆر بە ئەم بەشەی تەورەکە دابنین بۆ چارەسەر یان ئەو وەرزشانە یان ئەو تەکنیکانە چییە کە پێویستە ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە خەوێکی دروستمان هەبێ و دووربین لە هەموم کێشانەی کە باسمان کرد. دکتۆر جۆت لێمانە؟ دکتۆر ڕێگا چارەسەرەکە چییە؟ چۆن چارەسەری ئەمە بکرێت؟ ئەو تەکنیک و ڕێگایانە چییە؟ یان ئەو وەرزشانە چییە کە پێویستە ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە خەوێکی تەندروستمان هەبێت؟ بەڵێ طبعاً خەوێکی تەندروست با بڵێن دەکرێت لەوەی لە خەمۆکی دوورکەوینەوە با بڵێن ئەگەر بمانەوێت خەوێکی تەندروستمان هەبی هەتاوەکو شەوانە بچنە سەر جێگا با بڵێن تووشی خەمۆکی نەبین یاخود خەمۆکیەکەمان لەبیرکەین یاخود کێشەکەمان لەبیرکەین ئەگەر بە کاتیش بیتن یەکمیشت وەرزشکردن زۆر گرنگە بەر لە خەوتن چونکە وەرزشکردن ماسوولکەکانت تەواو ماندی دەکاتن ناچار دەکەکەوە بخەوی دومیان خوێندنەوەی کتاب زۆر مهمە لەبەرەوەی بەتایبەت ئەو کتابانێکەوە بڵێن تاکە حەزی لەوێت تاکە حەزی لە ڕۆمانەکە لە چیرۆکە ڕاددەکێشە ناو چیرۆکەک ئیدی خەمەکەی خۆ لەبیر دەکەی دەچێناو ئەو خەیاڵێکە لە ڕۆمانەکە هەیە بەڵام ڕۆمانەکە ڕژبینانە نەبیتن تاوەکو لە کێشەکانی لە یاخود کۆمەڵک شعری ڕژبینانە بیتن زیاد لەوانە گربوونەوە خێزانەکان زۆر گرینگە گربوونەوە خێزانەکان هەمیشەوا لە تاک دەکەکەوە کێشەکەی خۆی لەبیر بکاتن هەتاوەکو ئەو کاتێکەوە
با بڵین کاتی خەوی دێتن و ڕاستەوخۆ بچە ژوورەکەی خۆی بخەویتن جیانەوە لە حاڵەتێکی ئەگەر زۆر تند بوو ئەمە لێکدانەوەی ژمارەکان بەکاردێنین لە بۆ تاکان هەتاوەکو مێشتیان مادی بی و خەویان لێکەوی ژمارەکان لێکدری دەداتن یەک لە 2 و 2 لە 3 دەدایدی بەو شێوە چەند باڵێن ژمارەی حسابی بۆ مێشتی مادی دەبیتن و بیل لە خەمۆچەکەی خۆی ناکاتەوە هەتاوەکو ئەو کاتەی کەوا دەخەویتن زۆر باشە کاتە دکتۆر بەڕێزت لێرەوە چ ڕێنمایەکت هەیە بەگشتی بۆ کەسانی کە خەمۆکیان هەیە ڕێنمایی تۆ چییە بۆ ئەوان بۆ ئەوەی کە بتوانن ڕزگاریان بێ لە خەمۆکیەکەیان وەکو دوا کۆمنتی بەڕێزت بەڵێ طبعا لە بۆ ئەوەی بمانێت لە خەمۆکی دووربین دەبی هۆکارەکانی خەمۆکی بزانین و چارەسەرەکانیشی بزانین ئەگەر بمانێت هۆکارەکانی خەمۆکی بزانین وەزان لە سەرەتا باسم کردەوە بکرێت لە دەستدانی کەسێک یا ڕووداوەکی ناخۆش یا تەکچوونی کیمیایی مێشک و ئەگەر بشمانەوێتن لە خەمۆکی دووربین پێویستە سەرەتا هەفتانە بەلایەنی کەم 120 خولەک وەرزش بکەین و هەروە پێویستە ئەو خواردنەی کاربۆهیدرات تێدایە کەمی بکەینەوە و هەروەها هاوڕێی باش هەڵبژێرین تۆڕێکی پەیوەندی کۆمەڵایەتی باشمان هەبیتن خۆمان دوورە پەرێز نەکرین لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان چونکە دوورە پەرێزی هۆکارە لە بۆ خەمۆکی و هەمیشە بیرکردنەوەی ئیجابیمان هەبی لە بۆ ڕووداوەکان لە حالەتی توش بوون یاخود هەستکردن بە نیشانە سەرۆکیەکانی خەمۆکی کەوا سێ زۆر نیشانەی هەیە ئەویش جەستەیی و دەرونی و کۆمەڵایەتیە یا ڕاستەوخۆ سەردانی ڕاوێژکاری دەرونی کۆمەڵایەتی یان پزیشکی دەرونی کۆمەڵایەتی بەر لەوەی خەمۆکیەکەی خۆڵ ببیتەوە بەڵێ دەستی خۆش بە دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆکانمان لە شاری سپاس بۆ تۆ ئومێدەکەین بینەران سودێکی باشیان لەوتەکانی بەڕێزت وەرگرت بێ دووبارە سپاس